پیاوە بەهێزەکەی وەرزشی عێراق لە پۆستەکەی لابرا. عەقیل موفتن سەرۆکی لەژنەی ئۆڵۆمپی عێراق لە پۆستەکەی لابرا و جێگرەکەی بە شێوەیەکی کاتی کاروبارەکانی بەڕێوە دەبات وەک ئەوەی کە لێژنەی ئۆڵۆمپی عێراق بەیاننامەی بڵاو کردێتەوە. بەڵام لێژنەی ئۆڵۆمپی نەدەوڵەتی ڕایگەیاندووە کە سەرۆکی لێژنەی ئۆڵۆمپی عێراقی لابردووە بەهۆی ئەوەی کە لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە سزادراوە. مانگی ڕابردوو وەزارەتی گەنجینەی ئەمریکا لیستێکی بڵاو کردەوە کە لە عێراقن و پێویستە سزا بدرێن و مامەڵەیان لەگەڵ نەکرێت. یەکێک لەوانە عەقیل موفتنە کە سەرۆکی لێژنەی ئۆڵۆمپی عێراقە. بەڵام ئەو سزای کە ڕوبەڕووی بۆتەوە پەیوەندی بە پۆستی لێژنەی ئۆڵۆمپی عێراقەوە نییە، بەڵکو ئەو خاوەنی بانکێکە و هەروە کۆمپانیای بازرگانی هەیە. ئەمریکا دەڵێ ئەو لەگەڵ سوپای پاسدارانی ئێرانی کاری کردووە و هەروەها کاری لە قاچاغبردننی چەک و پارە و دۆلار بردووە کە ئەمانە هەموو ڕوبەڕووی سزای ئەمریکا دەبنەوە. عەقیل موفتن لە کاتی دەرچوونی سزاکە ڕەتی کردەوە کە ئەم شتە ڕاست بێت و تەنانەت لە بارەکەی لێژنەی ئۆڵۆمپی دەرکەوت کە ڕوبەڕووی ئەو شتانە دەبێتەوە و ڕاستیەکان دەسەلمێت. ئێستاش ئەمە قسە دووبار دەکاتەوە، بەڵام وەکو لێژنەی ئۆڵۆمپی عێراق دەڵێت بە شێوەیەکی کاتی پۆستەکەی ڕادستی جێگرەکەی کردووە بۆی کە کاروبارەکان ڕاپەڕێنێت و ڕوبەڕووی ئەو تۆمەتانە بێتەوە کە دووچاری بێتەوە و تیمێکیش لەناو پارێزەرانی ئامادە کردەوە بۆی کە کار لەسەر ئەم دۆسیە بکەن. ئەوەی کە جێی سەرنجە چوارچێوەی هەماهەنگی بۆ کابینەی نوێی حکوومەتی عێراق عەقیل موفتنی وەکو وەزیری وەرزش و لاوان پێشنیار کردووە لە کابینەی نوێدا. بەڵام ئەو ئێستا دەبێ خۆی بسەلمێنێت کە بێتاوانە و بەرامبەر بە وەزارەتی خەزینەی ئەمریکا بوەستێت. ڕۆژداوای داهاتوو ئەم کەیسە زیاتر ڕوونکردنەوەی دەبێت.